نەبوونی یەکلیستی کورد لە ناوچە دابڕاوەکان بۆ هەڵبژاردنەکانی دوانزەی ئایاری ئەم ساڵی پەرلەمانی عێراق خەڵکی ئەو ناوچانەی نیگەران کردووە. قسەی دڵی خەڵک بەو جۆرەیە. هەموو پێکاتەکانی ترجیا لە کورد بە یەکلیست بەشداری هەڵبژاردن دەکەن و تەنها کورد نەبێت بە لیستی جیاواز بەشداری دەکات. هەر بۆیە ناشارنەوە بوونی فرەلیستی زیان بە کورد دەگەیەنێت و هێندەی تر دۆخی ناوچە جێناکۆکەکان بۆ کورد ئاڵۆز دەبێت. وەختە دوونین ئەوانە یەکدەستنین ئێمەش وەلیان نییە کەفی من با بدونیم یان یەکدەست وەڕاستی ملەتەکە با نەودن دڵگیران نەوت وەختە ملەت دوونێت یانە گشتیان هەر کەسیارە یەکلاکیشێت ملەتێش بۆ یەکلاکیشێت فداواکەم داوای من نییە ئەیە داوای خەڵک گشتیە باوە یەک دەستبان بەسەدی ینی بەسە مەشاکلیان حل بکەن باندانیشێن تایمەش بزانی من سەر خۆمان لە قوڵ خۆمان بزانین دەنگ بدەی من گشتیان نەوەڵاوان بەش بنی مەش بەش بین وەڕاستی دەبێت بێداچوونەوەیەکی ڕاستەقینە واشکرا ڕوون بکەن و دوای ئەوە بیر لەوە بکەنەوە هاوپەیمانەتی یەکتری ئەتوانن بکەن یان نەکەن. پێم وایە دەنگێک یەک مرۆڤ لەم شارانە بە تایبەتی خانەقین و کەرکووک و ئەو ناوچانە گرنگە بۆ دوڕۆژی ئەم شارانە. ئەگەرچی ئێستا ژمارێک حزبی کوردستانی بە جیا دوور لە هاوپەیمانەتی تەواوی حزبە کوردیەکە هاوپەیمانەتێکی سێلانەیان ڕاگەیاندووە لە ناوچە کێشە لەسەرەکان بەڵام هێشتا خەڵکی ئەو ناوچانە چاوێن لەسەر حزبەکانی تری دەرەوەی ئەو سێلانەیە کە بە یەکلیست بەشداری هەڵبژاردن بکەن و ئایندەی ئەو ناوچانە نەدەن بەدەست چارە نووسی ململانی حزبیەوە. گرنگە ئەرا ناوچە دابڕێوەکان کە کورد گشتی و یەک لست داوەزن تا یەک جایتر بشنە جیهان گشتی ئەی ناوچەی لە کوردن چکەوە زۆرینە کوردن بەس گەرەکە هەڵوێست خۆیان گشتی بگۆڕن شێوەکان گشتی بگۆڕن. ئێمە وەک لە شاری خانەقین وەکو هەموو شارەکانی تری کوردستانەوانەی ناوچە دابڕاوەکان جێوازن لەبەر ئەوەی ئێمە وەکو خۆتان دەزانێت سەر بە محافەڵەی دیالین داواکارین لە هەموو ئەحزابە کوردیەکان بە یەک لیست دابەزن چونکە زۆر زەرەری هەیە بۆ دەنگدان و ناوچوونی دەنگ لە ناو ناوچەکەدا. لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا کورد زۆرینەی دەنگەکانی لە بەشێکی زۆر لە ناوچە کێشە لەسەرەکان بەدەستهێناوە بەڵام لە هەڵبژاردننی ئەم جارەدا بەهۆی ململانی حزبی و نەبوونی کۆدەنگی وا پێشبینی دەکرێت کورد لەو ناوچانە زیانی گەورەی بەربکەوێت و ڕێژەی دەنگەکانی دابەزێت خۆ ئەگەر حزبەکان بە لیستی جیاوازیش بەشداری بکەن ئەوە هێندەی تر دۆخەکە بە زیانی زۆرترەوە بەڕووی کووردا دەشکێتەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.